بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە لە درێژەی ئەو ئەڵقانەی کە باس لە وتاری جومعە و مامۆسایانی وتار خوێن و گرنگی ئەم باسە بۆ موسڵمانان و هەروەها بۆ مامۆسایانی ئاینی کە چەندێ زیاتر خۆیان ئامادە بکەن و ئەزموونی مامۆسایان ببینن حەزمان کرد بەشی شەشەم تایبەت بکەین بە چەند مامۆسایەکی بە ئەزمون کە ئەزمونێکی باشیان لە وتاردانە هەیە و پێشکەش بە ئێوەی بەڕێز و خۆشەویستی بکەین. فەرموون ئەڵقەی ئەم جارەی شیرینچا. خەڵکی موسڵمان بە خوێندنی قورئان و زیکر و سونەتەکانی جومعە و ئامادەبوون لە مزگەوت حاڵەتی ڕۆحی و ئیمانی بنیاتەنێن. چەندە ئەمانەتێکی گەورەیە لە گردنی مامۆسایانە کە تێگەیشتن و ڕاو تێفکرینێک نەدا بەم موسڵمانەی کە بۆ ئەوەی ئەو نەهاتووە بەڵکو بۆ ئەوە هاتووە کە دینداری و ئیمانی لە وتارەکانە بەهێزتر ببێت. ئیسان خۆشحاڵم کە لە درێژەیە و باسانی کە دەربارەی خوتبەی جومعە و وتاری هەیەنی و کاریگەری وتاری هەیەنی و لایەنە سیلبی و ئیجابیەکانی وتار و وتاربێژان لە خزمەت مامۆسایەکی بە ئەزمون و خۆشەویستی شارەکەمان سلەیمانی لە خزمەت جەنابی مامۆسا شێخ عەلادین سەنگاویین. مامۆساگیان بەخێر بێ بەرام. مامۆساگیان جەنابتان ئەزمونی فەقێتی و مەلایەتی و ژیانی خۆتان ئەگەر بە کورتی شتێکمان بۆ باس بکەی پێمان خۆشە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. أخوة بخير بن خوي جوي جداي بخيرتان باتو دیارە لەم ظروف زمانە کە مامۆسایان پشتگوێ خراون و خەتیبەکان بەڕاستی ئیمال کراون، ئەمە وەک زیندوکردنەوەی مامۆسایان و مزگەوتەکان و وتارەکانە. بەڕاستی ئەمە دەورێکی گرنگە ئێوە ئیبێنن. خوا مۆفەقتەکان تکایە خوا ئینشاء الله. دیارە من وەکو خۆم ناوم عەلادین شێخ ڕەزا بانی موردیە، مەشهورم بە شێخ عەلادین سەنگاوی. لە تەمەنی 8 ساڵیەوە دەستم کردووە بە خوێندن. سەرەتای خوێندم لای باوکم بووە، دوای ئەوە لای مامۆستایەکمان هەبوو، نای مامۆستا حەمەنەجیم بوو لە هەلەدێکی خۆمان. فترێ دوای ئێوە چوون بۆ کفری، دوای ئەوە چوون بۆ سپیسەر، دوای ئەوە هاتم بۆ تەکیەی قەرەداغ لە خزمەت مامۆستا مەلا عەبدوڵڵای کۆشکی خوێندومە و دوای ئەوە چوومەتە هەڵەبجە، پاشان هاتوومەتە سلێمانی. لە هەڵەبجە لەکوێوە خوێندن؟ لای خزمەت مامۆستا سەید نورەدین. 6 مانگێک لە خزمەت مامۆستا سەید نورەدین بووین. هەموو شوێی مزگەوتەکانی کەمانە کرد لێ. ئەچوونە خزمەت مامۆستا مەلا عوسمان، مامۆستا مەلا عەلی، و پاشان چوون بۆ کەرکووک لە مزگەوتی ئیخوان لە خزمەتی مامۆستا مەلا عارف حەمەکەریم کە پیانەوە مامۆستا مەلا عارفی بانی بوونەوەکی لە مزگەوتی ئیخوان ئیجازەی علمی مۆر کردووە. لە ساڵی 1970ەوە ئیتر وەکو مامۆستا و لە ساڵی 1970 وەکو خەتیب من بەردەوامم لەگەڵ مزگەوت و لەگەڵ ئەهلی مزگەوت و لەگەڵ نوێژ خوێنان و لەگەڵ ئەو کەسانێکی پیانەوەترێ ئەهلی خوا و ئەهلی قیامەت. خۆی گەورە جەزات هەماتەوە ئینشاءڵڵا موفەق بن. مامۆساگیان ئەزموونی نزیکەی 40 ساڵێک لە خوتبەیان و وتاردان و تێکەڵبوون بە ئەهلی مزگەوت و قۆناغەکانی ئەم 40 ساڵە هەمان فەرقی هەیە لە زەرمانی حیزبی بەعسا جیاوازە لەگەڵ دوای ئازادی کوردستان و هەروەها لەم قۆناغانەیە خوتبە گۆڕانکاری بەسەرا هاتووە یا خەتیبەکان چۆن هەڵسەنگاندنەیەکی بۆ خوتبەی جومعەی ئێستا لەگەڵ ڕابردووە چیان فەرقە؟ خوتبە طبعا بە قەناعەتی من 3 مەرحەلەی بڕیوە. مەرحەلەی یەکەمیان کاتی حیزبی بەعس و پێشتریش کە مامۆساکان بە عەرەبی خوتبەیان ئەخوێندەوە، ئەوە هەر وەکو ئیبن نەباتەیەک یان گرتە دەستیان و وتاری عەرەبی کوردی نەبوو، هەتا هەندێک لای هەندێک مامۆسا هەر حەرام بوو بە کوردی وتار بخوێنرێتەوە.
پاشەوە مەرحەلەیەکی کە هات مامۆستا مەلا عەبدولکەریم دەڕیز خوای گەورە بە بەهشتی شادکە وتارێکی نووسی وتاری ئاینی بۆ ڕۆژانی هەینی ئەوە لەوە خەڵکێکی زۆر مامۆستایانی زۆر ئیسفادەیان لێ کرد ئەویش تقریبەن لەبەر ئەزانم لەبەر مەخاتری مامۆساکان سێ وتاری نووسی بوو مامۆسا وتارێکی پێشەکی عەرەبی وتارێکی ناوەڕاستی کوردی ئەخیرێن هەموو تارێکی عەرەبی لەبەرەوەی بە حساب فەسڵ نەکەوێتە بینن لە دوای ئازادی کوردستان تەبعاً مامۆساکان کرانەوە بە ڕووی دەرەوەی وڵاتانی ئیسلامیە و بە تایبەتی لەم بە ڕووی ئەنتەرنێت و فەیسبوک و ئەمانەوە کۆمەڵی خەتیب و کۆمەڵی بانخواز و کۆمەڵی خەڵکی شارەزا کە وتارە دەن و گوێمان لێ بێ وتارەکانیان جیاوازە لەگەڵ وتارەکانی ئێمە لەبەرەوە وتار ئیستا بە تایبەتی لە کوردستانی ئێمەدا تەنها هەروکو ئەرکانی خوتبە لە هەنێ مزگەوتە بە عەرەبی ئەخوێنرێتەوە سەرەتاکەی دوایەوە بە وتارێکی کوردی پوخت و ڕەوان و جوان وتارەکان پێشکەشەکەن خاڵی هەمیان دارە خەتیب مامۆستا فاتح خەتیب دوو جۆرە بە قەناعەتی من جۆرێکیان عیبارەتە لەو خەتیبانەیەکەوە لەبەر خوا ئەیانەوێ ئەوەی کە پێیانە ئەدایکەن و خەڵکیش ئیسفادەی لێ بکە و جۆرێکیشیان وەکو وەزیفە خوتبەکانیان ئەداکەن جا دیارە ئەوانەی کەوا بۆ خوابێت تەبعاً وەکو معلومی بەڕێسانە شەرتی مەرجی خەتیب کۆمەڵێ مەرجی بۆ دانراوە یەکێ لە مەرجە ئەساسیەکانی ئەلئیخلاس لله یعنی تایبەتمەندی ئەو خوتبە لەبەر خاتی خوا بۆ پاداشی قیامەت بخوێنێ بۆ ڕیانەی خوێنێتەوە دووهەمیان ئەو خەتیبە کە وتارە خوێنێتەوە بزانێ ئەوانەی کە لە بەردەمیان کێن و چۆن و چین یعنی خوتبەکان بە ئاراستەی ئەوانە بخوێنێتەوە کا لە بەردەستیان سێهەمیشیان ئەو خەتیبە معلوماتێکی هەبێ لەسەر خوتبەکەی خۆی بزانێت چی باسی چیەکە چوارهەمیان بەڕاستی خەتیب کە خوتبە ئەخوێنێتەوە ئەوەی کە لە خوتبەکە ئێڵێت و ئەوەی لە دەرەوەی عەمەلیە بەرامبەریکە مطابقیکە و ئیلا خەڵک قسەی لێ وەرناگرێ ئەگەر خەتیب لەسەر منبەر شتێک بێ و لە دەرەوەی منبەر شتێکی کە بێ بەڕاستی ئەو وتارە تام و چێش و حقیقەتی خۆی وەرناگرێت تەئثیری نابێ خاڵێکی کەی خەتیب عیبارەتە لەوەی کە ئەو خەتیبە بە جورئەت بێ یعنی بتوانێت کۆمەڵێ شت هەیە بێڵێت نەک واز لە بەهۆنەی هەنێ قسەوە واز لە خوتبەکەی بێنێ و واز لە وتارەکانی بێنێ بەڕاستی ئەلێرا قسەیەکم کەوتە بیر خەتیبێک وتی من وتارمە خوێندەوە لە مزگەوتێک لە مزگەوتەکانی ئەم لادەی ئەم شاری خۆمان وتی ڕۆژێک باسی عارق خۆرم کرد پیاوێک هەڵسا پەنجەی بەرزەکە وتی هەر لە ئەسنای خوتبەکە مامۆستا تۆ لەگەڵ ئێمەتە واتە بنەماڵەی ئێمە تازانێ بنەماڵی ئێمە عارەقخۆرن و ئەوانە نابێ خوتبە لە باسی عارەق بخوێت وتی جمعەی دوایی باسی ئافرەت بە شودانم کرد کەوا ئینسان نابێ ئافرەت بهێڵێتەوە کچەکانتان بهێڵنەوە ئەمانە وتی پیاوی هەڵساوەتی وەڵام مامۆستا تۆ لەگەڵ متازانی من کچم هەیە و ئەوانە بۆیە ئەم خوتبە ئەخوێنیتەوە خوتبەی سێهەم وتی من باسی بلامانە لە ڕووی جەرامتانە و ئەوانەی کە گوێیانە دەگمانە باسی ڕاگررتنی ئەم سەگانم کرد کە لە ناو کۆمەلگای ئێمەدا ئێستا باو بۆ ئەچێتە هەموو ماڵێکەوە لە ڕووی شەرعیەوە حرام و دروست نییە ئەوانە وتی پیاوی هەڵساوەتیەوە مامۆستا تۆ لەگەڵ کوڕەکەی منتە وتی وڵایەتی منش وعدمدا ئیتر خوتبە نەخوێنمەوە ئەی خوتبە باسی چی بکەم یعنی ئیتر وازی لە خوتبە هێنا یعنی نابێ خەتیب ئاوا یەکسەر تەسلیمی خەڵک ببێت ئەبێ خەتیب شەجاع بێ ئەبێ خەتیب ئازا بێ و خاڵێکی کە بەڕاستی خەتیب مامۆستا فاتح ئەبێ ڕازگۆ بێ لە وتارەکانێ وازانم نازانم جەنابەت ئاگال لێیانە دو ساڵێکیان دەورەیەکیان بۆ کردینەوە لە دەورە بۆ خەتیبەکان لە ناو شاری سلێمانیە مامۆسایەکمان خوا لێی خۆش بێ دکتۆر محەممەد گەزنەیی فترەیەکیش وەزیر بوو لە بەشی حکوومەتەکەی ئەم لای ئێرە مامۆستا هینێکی بۆ داین محاضرەیەکی بەداین لە باسی محاضرەکە وتی خەتیبەکان مامۆستا گەنجەکان بە تایبەتی ئاگاتان لە وتارەکانتان بێ وتی من شتێک بەسەر خۆم هاتووە بۆی بۆتانە گەڕم و بەڕاستی بۆی کەوا خەتیب بزانێت چی ئەڵێ وتی لە سەروبەندی کاتی حەجا بوو کە خەڵک خۆی ئاماداکە بۆ حەج و هەیە ناوی دەرناچێ ئەگری و هەیە بێتاقەتەوە ئەمانە منیش بۆی تەشجیعی خەڵکەکە بکەم و یعنی باسی فەضیلەت و گەورەی ئەو شوێنە بکەم وتم ها خەڵکینە تەمەشاکەن کە ئەچیتە شەیتان ڕەجمکردن
ئەو هەم کە ملیۆنە حاجە بەردە فڕێداتەنا ئەو ئاخڕەوە و بەهانی سەرەکەی دەنگیتیان نامێنێ ئەمە یەکێکە لە گەورەی و لە فەضیلەتەکانی حەج وتی خۆت بەکەم تەواو کرد و هاتمە خوارەوە پیاوێک دەستی ماش کردم و هەوەیە بچکۆلەی ئەوەنەی دەرکەوتی مامۆستا ئەوەی ئێمە کارمەندین لە بەلەدەی لە شارەوانی حیجاز ئێمە لایەنە بینەوە بەردانە یعنی مامۆسایە بۆ مامۆسای گەزنەی گێڕاوەتەوە بەڵێ 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 وتی ئەمەی گێڕایە وتیم لەبەرەوە خەتیبەکە تەریق بوویەوە لە قسەکەی خۆی لەبەرەوە وتی ئەبێ ئاگاتان لێ بێ شتی واقعی باش شتی واقعی و حقیقت باسکە لەبەرەوە خەتی بەڕاستی ئەبێ یەکێک لە کارە جوانە چاکەکانی ئەوەیە کە ئەوەی ئەیڵێ بزانێت چیڵێ پارچەشارەی مەولەوی بەڕاستی زۆر بە سۆزە کە ئەڵێ دڵە چەند مەستی جەمبی نەسەردا چەند کارە ئارۆت وستە و ڕۆی فەردا شەرتێوم نییەن جەبە شەرتی تۆ ڕووسیای تەوبەی فەردا نەبوو نەکەفتی ئەو ڕاپەی هەقپەرستی تابی وەهام تای مەستی پای سستی پیری هەڵقەسان خەمپەنەم وەردەن پەیدرگای عەدەم ئاماڵەم کردن سەروەختە ئەدای ئەمانەتمەن نەشرە سیاهەی خەیانەتمەن مغەنی تەنخوای من وەسەدایە بەی چەند فەردەوە هۆر دەرنەوایە یا ڕەبی نەی شەو تاریکەی فانی هەروێت بەکردەی بەیم مەزانی ئای ڕۆکەی مەحشەر سەرەوگەر نەبێم شەرمەنەی حزور خوا و بە نەوێم بە فەزڵەکەی وێت فەرز تەنیای تاک بەشق مەشق عشق دڵپاکانە پاک بەو فەسڵە فیراق خاتر پڕخاران بەو دیای دمای یەکتری یاران ئەرسەد تاوانم جەحەد ئەو دەرەن دەفتەرم جەڕووی وێم سیاتەرەن تۆ بوو یەرجەمن جەپڕ ئینسافی من ڕوو زەردی وێم کافیەن کافی جەنازان وەخت هەیە کە ڕاڤەیکەین ئەفەرمێ دڵە چەند مەستیت جەمبی نەسەردا ئەی دڵ چەندێک مەستی و سەرخۆشید لەسەر یەک کۆبووتەوە چەند کارە ئارۆت وستە و ڕۆی فەردا چەند کارێک کە ئەبێ ئەمڕۆ بیکەی ئەی خێتە بەیانی عادەتەن ئینسان ئەڵێ جارێ گەنجم باژن بێنم ئەوختە تەوبە ئەکەم جارێ با حەجکەم ئەوختە تەوبە ئەکەم جارێ با پیر بم ئەوختە تەوبە ئەکەم دوایی تەوبەکە هەردوو ئاخرێ و تا ئەکەوێتە قیامەت و بە هیچ دەرەچێت چەند کارە ئارۆت وستە و ڕۆی فەردا شەرتێوم نییەن جەبە و شەرتی تۆ ڕووسیای تەوبەی سەد فەردا نەبوو مەرجێکم نییە کە مەرج ئەەکەم و قرار ئەدەم و بەڵام تۆ ئەو نەبە شەرت و بە مەرجی ئەبێتە ڕوڕەشی سەد بەیانی ئەمڕۆ قرارە دەم سبەینێ قرارە دەم سبەینە بێتە سەد بەیانی شەرتێوم نییەن جەبە و شەرتی تۆ ڕووسیای تەوبەی سەفەردا نەبوو نەکەفتی ئەو ڕاپەی هەق پەرستی تابی وەهام تای مەستی پای سستی ئەمە لە زەرب المەسەلی کوردیا و کوردەکان ئەڵێن تا جوانی مەستی کە پیری سستی ئیترکەی خوا پەرستی مەولەویش ئەفەرمێ نەکەفتی ئەو ڕاپەی هەق پەرستی تابی وەهام تای مەستی پای سستی نەکەوتی تەڕێ بۆ حەق پەرستن تا بوو بە ڕەفیقی مەستی جوانێکت پێی سستی و بێهێزی پیرەکەت ئێستا من ئەو حاڵەتی پای سستیم بەسەر هاتووە زوو لە گەنجیان ناکراش ئامادە نەبووم شەو نوێژکەم تا بەیانی ئێستاش ناتوانم بە پێوە بۆسم نەکەفتی ئەو ڕاپەی هەق پەرستی تابی وەهام تای مەستی پای سستی پیری هەڵقەسان خەمپەنەم وەردەن پەی دەرگای عەدەم ئامادەم کردن پیری وەکو هەڵقە چەمەندوومێتەوە پەی دەرگای عەدەم ئامادەم کردن بۆ دەرگای مەرگ ئامادەی کردوم ئەمە دوو معنای هەیە جاران عادەتەن دەرگای قەدیم نزم بوون ئەوە کە ئینسان بیستایە پیا بڕواوە سەریدا بنەوەندایە ئەڵیان پیرەکە چەماومە تۆ ینی دەرگایەکی مەرگ لە ڕێ و خۆتی بۆ دانێنە بۆی بڕۆ پیری هەڵقەسان خەمپەنەم وەردن پەی دەرگای عەدەم ئامادەم کردن ئەکرێ معنایەکی تریشی بێ دەرگاکانی جاران قاپیەکان شتێکیان پێ بووە جەرز لێت بۆ زەنگ لێدان ئەوش وەکو ئەڵقەوا بوو پیری ئەڵقەسان خەمپەنەم وەردن
پەیدرگای عەدەم ئامادەم کردن سەر وەختە ئەدای ئەمانەت من نەشر سیاهەی خەیانەت من کاتی ئەوەیە کە ئەو ئەمانەتەی بەلامەوەیە کە ڕۆحەکەمە بیدەمەوە نەشر سیاهەی خەیانەت من کاتی ئەوەی هاتووە ئەو خیانەتانەی کە کردومە هەموو تۆمار کراوە لە بەردەممە بکرێتەوە و هەمووی بخوێنمەوە و خەجاڵەتی حزوری خوا ببم ئای ڕۆکەی مەحشەر سەرەفگەن نەوێم شەرمەنەی حزور خوا و بە نەوێم ئایش لە ڕۆژی مەحشەرا سەرداخستوو خۆم شەرمەندەی حزوری خوا و خەڵکی خوا خۆم دوایە ئەفەرمێ مغەنی تەنخوای عادەتی مەولەوی وایە لە شعرەکانیان پێی خۆشە عادەتی شعری شەروایە شت کەوتە قاڵبی شعر خۆشترە بێ شعریش ئەگەر بە دەنگەوە بخوێنرێتەوە خۆشترە بێ ئەگەر دەفێکیشی لەگەلا بێ زیاتر خۆشترە بێ ئەڵێ مغەنی تەنخوای من وەسەدایە گۆرانی بێش لە جیاتی من تەنخوا بە دەنگێکۆ بەی چەند فەردەوە هۆر دەرنەوای ئابەم چەند شعرەوە کە ئەی خوێنمەوە دەنگە بەرزکەرە و بڵێ بەی چەند فەردەوە هۆر دەرنەوایە بە فەزڵەکەی وێت فەردە تەنیای تاک بەشکە مەشقە عشق دڵپاکانێ پاک ئەڵێ بە فەزلی خۆت ئەی خوای تاق و تەنیا سوێنتەم بە عشقی دڵپاکە پاکەکان ئەرسەد تاوانم جەحەد ئەو دەرەن دەفتەرم جەڕووی وێم سیاتەرەن ئەگەرچی گوناهەکانم لە ژمارە بەدەرە نامەی عەمەلم لە ڕووی خۆم ڕەشترە تۆ بوو یەرجە من جەپڕ ئینسافی من ڕوو زەردی وێم کافیەن کافی ئەرزی خوا کە ئەڵێ خوایە تۆ لە من ببوورە لەبەر عەداڵەتی خۆت ئەجینا من هەر خەجاڵەتی و ڕوڕەشیەکەی خۆم کافیە بۆم بۆ عەزابی قیامەتم بەسمەوەکو هەر مەحویش ئەفەرمێ لە ڕوو زەردی لە ڕوو سووری عیبادەت لام و ڕوو زەرد و خەجاڵەت مام بە ناوی سێوی ناوم با خەوان و من بەهێ ئەگرم ئەڵێ ئینسان ئەگەر شەرمەندە نەبێ ڕوو سوورە سێویش هەندێک لە سێوەکان لا سوورن شتێکیشمان هەیە بەهێ زەردە ئەڵێ لە ڕوو سووری عیبادەت لام و ڕوو زەرد و خەجاڵەت مام لە ڕوو سووری عیبادەتکردن لام داوە ڕوو زەرد و خەجاڵەت و شەرمەندەی گوناه و تاوانەکانمان لە ڕوو سووری عیبادەت لام و ڕوو زەرد و خەجاڵەت مام بە ناوی سێوی ناوم با خەوان من بەهێ گرم خوای گەورە قەراری دا کە من ڕوو سووری حزوری ئەو بم کەچی من خۆم شەرمەندەی حزوری ئەو کرد زانایانی پێشین یا بڵین ڕیتمی یا شێوازی پێگەاندن و خوێندنی زانایان لە هەرێمی کوردستانە یا لە ناو کووردا مێژوویەکی دوور و درێژی هەیە و لەسەر پەیڕە و پرۆگرامێکی زانستی پتە و هەنگاوی ناوە کە ئەگەر درێژ بینەوە بە ناو مێژووی حوجرە و فەقێتی و خوێندنی زانایان دەبینین کە لە چەند بوارێکی جیاجیادا زانستی ئیسلامی یا زانستی ئامڕازیەکان یا زانستە لۆجیکەکان لە هەمان کاتا زانستی گفتوگۆ و زانستی شیعرناسی و زانستی پەند و ئامۆژگاریەکان تەفسیر مێژوو ئەمانە هەمووی وەکو بابەتێکی زانستی لە ناو حوجرەکانی کوردستانە لای زانایان ڕەسیدیان هەبوو و خوێنراوە ئەگەر بە کورتی ئاماژەیە بکەم بەوەی کە ئەبینم نزیکەی تقریبەن 85 کتێب دیاری کراوە لە منهەجی کۆنا زانایان بەردەوام ئەم 85 منهەج کتێبە وەکو منهەجی خوێندنی ئەو کاتە وا بووە ئێت ئەو کاتە بەپێی توانای کەسەکان توانای تاکەکان کە تاکی قوتابی و فەقێ بووە هەر یەکە لە بوارێکە لە چەند بوارێکیانە لە هەموو بوارەکانە ئەگەر توانی بێتی هەمویان بخوێنی هەمویانی خوێندۆگەنی توانی بێ چەندانەیەکی لەوانە خوێندۆ و ئیجازەکەی بەقەدەر ئەندازی ئەو عیلمە بووە کە لەو تێوانە وەریگرتووە بۆ نمونە لە کتێبی زانستی لۆغە زبان ناسی زبانی عەرەبیدا یەکیان لەوانە مەسەن زانستی زبانی عەرەبیە کە پێڵن نەحو و نازانستی نەحو لەمەدا زیاتر لە نزیکەی 15 کتێب دانراوە کە بێ بخوێنرێ ئەم 15 کتێب بە تەرتیب و بە ڕیزبەندی دانراوە لە سەرەتاوە لە بچووکترین دەستپێکێکەوە کە فێربوونی هێندێک وشەیە عەرەبی کە لەبەر کراوە دواتر وردەوە دە ناساندنی هێڵە گشتیەکانی زبانی عەرەبی کە پێوتراوە عەوامیل دواتر هاتوۆتە سەر تەفسیل و درێژەی ئەم عەوامیلانە بە پێی شێوازی منهەجێتی زاناکان
زانایانی هەڵبژاردووە لە چەند جیلێکا چەندنەوەیەک مەسەن لە زانانێکە لە سەدەکانی مەسەن 250 کتێبیان دانابێت دواتر زانانێک کە لە 600ەکانە داهێناوە ئەوە بە دواتر کتێبی هەموو ئەمانە خوێندووە بۆی لە مەنهەجێت و شێوازی نووسین و شێوازی وشەکان و هەتا ڕستانە ناسیشیان خوێندوە بێ بزانن لەو سەردەمانە تا ئەم سەردەمە چەندە تەتەوری کردەوە چونکە زمان لە گەشەسەندە نابووە بۆی ئەوانە نەچن تەنها لە جیلێکی ئامادە بن و ئاگایان لە بەشەکەی تری نەبێ بۆ نمونە لە زمانی لە زانستی وشە سازیدا کە پێڵەن سەرف لە زانستی وشە سازیدا بە هەمان شێوەیە دە کتێبی ئامدان دیاریکراوە هەبوو کە بخوێنرێ ئەم دەکتێبە بەگوێرەی تەمان هەمووی شەر نەبوو مەرج نەبوو هەوڵ بخوێنرێ بەڵام ئەگەر کەسێ بیویستایە زۆر دەرکەوتوو بێ زۆر زانا بێ هەر دەکەی خوێندووە ئەگەر کەسێکی پێویستە تەنها بەشی پێویست فێر ببێ چەند کتێبێ لەوانە سیان تا چواری ئەخوێن بۆ نمونە لە زانستی ڕەوانبێژیە زانستی ڕەوانبێژیە 6 کتێبی دیاریکراو هەبوو کە بێ بخوێنرێ بەڵێ بۆکو لە پێڵەن بەلاغا لە زانستی فقی ئیسلامیە نزیکەی تقریبا 9 کتێبی دیاریکراو هەبوو کە خوێنراوە لە زانستی ئوسوڵی فقه کە بنەمەکانی فقی ئیسلامیە زانستی هەتا لۆژیک یعنی پێڵەن ئادابی بەحث و مناظەرە ئەوە کتێبی دیاریکراو هەبوو خوێنراوە زانستێکی تر کە پێڵەن زانستی شعر و ئەدیب یعنی ئەدەب ئەخ شعر و ئەدەب لەناو حوزەکانی فەقێتیە زۆر بەناوبانگ بووە کاتی خۆی ئەو شاعیرە گەورانە وەکو نالی و مەحوی و بێخود و مەولەوی سەر دەرەنجامی خوێندنی ئەو دراسە زانستیە قوڵە بووە کە لە بواری شعرا خوێندووانە کە ئەوی بە هەمان شێوە 4 دانە کتێبی تایبەتیان هەبووە بابەتێکی تر لەوە گرنگترش زانستی ئاسمان ناسی و ئەسەرە ناسی بووە کە پێوتراوە هەی ئەوە زانستی هەیەدا 6 کتێبی دیاریکراو هەبووە خوێندن یعنی لەو کاتیا بە گوێری زانستیەوە سەدەمە چۆن مەسەڵەن تێگەشتون لە ئەستێرەکان وهەروە هەر ئەستێرەیە ڕەمزە بۆچی و چۆن توانیوانە شەوان بە شەوا بەهۆی ئەستێرەوە ڕێ بکەن لە ڕێگەدا کە پێوتەوە زانستی ئوستورلاب یعنی لەسەر بابەتی ژمێرە بیرکاری کە ئێستا پێڵێ مەسەن بیرکاری ڕاضیات کتێبی تایبەت هەبووە کە 4 کتێب و 5 کتێبی تایبەت هەبووە کە خوێنراوە بۆ حساب و ژمارەکردن و دابەشکردن و کەرتەکان چونکە میرات و دابەشکردنی میرات بە شێوازی کەرت بووە ئەمانە هەمووی جۆرە لە زانست بوون کە نزیکەی 85 کتێبەکە یعنی بە شێوازی خوێندن لەو سەردەمەدا شێوازی سەقف دیاریکراو نەبوو بۆ فێربوونی زانستێک بەگوێرەی توانای کەسەکە بووە توانای ئەو ئینسانی کە قوتابیەکە ئەخوێنێ ئەگەر فێرخوازەکە زیرەک بواە لەوانەیە لە ماوەی چەند ساڵێکا بۆ 3 ساڵ 4 ساڵ توانیوێتی ئەو هەموو کتێبانە زۆربەی بخوێنە لای مامۆستاکان و زۆر شوێنی جاجاش بگەڕێ وەکو مەسەلەن چۆن هەنگ ئەوداڵی گوڵی بۆن خۆش و جوان بووە ئەم فەقێش لە هەر شوێنەکە مامۆسایەکی ناوداری بیسپێ وتوانە فڵان مامۆسا لە فڵان مادە لە ئوسوڵی فقه فڵان زانە زۆر شارەزای ڕۆژ بۆ لای ئەویتریان لە بەلاغەیە زۆر مەشهور بوو ئەویتریان لە ئوسوڵی فقه ئەویتریان لە بابەتێکی منطقە زانستی منطق زانستی بۆ زۆر گرنگی پێدراوە تایبەتی کە زانستێکی زۆر گرنگ بووە لە مەسەلەی لۆژیک ناسی و شێوازی مەسەلەن تێگەشتن لە دەق شێوازی ئاراستەکردن و شێوازی نمونەهێنانە و بەڵگە ئیستیدلال لەسەر شتانی کە نادیارن بە گوێرەی زانستی منطقی کە لەوەدا 6 کتێبی دیاریکراوی تایبەت هەیە کە خوێنراون لەو سەردەمەدا کەمترینی بەلای کەم و 2 کتێب خوێنراوە قوتابیە ویستپێتی هەر لە زانستی مەلایەتی شتێ بخوێنێ ئەبێ بەلای کەم و کتێبێکی هەر بخوێندایە بۆی ئەلەو علمە شارەزایی هەبێ شێوازی خوێندنەکە وتم سەقفی دیاریکراوی نەبووە کاتی دیاریکراویش نەبووە و لە هەمان کاتە مەدرسەیەکی دیاریکراویش نەبووە بڵێ تەنها لێک خوێنە ئاخوێنێ قوتابی بە تەواوەتی ئازاد بووە یعنی ئەو کەسێک کە فێرخواز بە مامۆستا بە تەواوەتی ئازادی خۆی هەبوو لەکوێ خوێنە لایکی خوێنێ بەڵام مەرج بووە بۆ خوێندن و کەسێک کە دێ چۆتە هەردا خزمە مامۆستا لە هەر حوجرەیەکا بووە مەرجە پابەند بێ بە مەرج و ڕێنماییە و حوجرەیەوە ئەو مامۆستایەت چی داواکە لەو قوتابێ مامۆستا هەبووە زۆر تند بووە لەسەر قوتابیەکانی ڕازی نەبووە کات بەزایە بە و قۆناغەکانیشیان داوت کرد بە چەند قۆناغێکە قۆناغی سەرەتا پێوتراوە قۆناغی کتابی قوتابی کە پێڵەن قوتابی لە ئەسڵی وشەی کتابی عەرەبی وەرەگیرێ بەماناو کەسێک کە تازە سەرەتا دەفتەرێکی پێدرێ و پیتەکانی بۆ داهەنرێ یەکەم جار فێری پیتەکرێ وشەی پێوتراوە ئەمە پیتە ناویی ئەلیف با تا ثا ئەمجار دوای پیتەکان کراوە بە وشە بۆی یەکە سەرەتا لەو دەست پێکات دواتر کە ئەم قۆناغە تەواوەکە فێری خوێندنەواری خوێندنەوە بێ ئەبێتە قۆناغی سوختە یعنی ئێستا ئەمجا ئامادەیی تێدا بۆ یەکێتی بۆ علم بسووتێ لە ناوێ سوختە سەرەتای دەستپێکردنی زانستەکان بووە ئەم قۆناغەشی بە چەند ساڵێک بڕیەوە 2 ساڵ 3 ساڵ ئەمجا چۆتە قۆناغی مستعیدی کە قۆناغی ئامادەگیە پێڵەن ئامادە مستعید بۆ بۆی کە هەم وەرزگرێ هەم بداتەوە یعنی دوو ئیشی کردووە ئیشێکیانی ئەوە بۆ کە لە مامۆستا بەرزەکان زانستی بەدەست وەرەگرێ ئیشێکیشی ئەوە بە خوار خۆی شێو کە سوختەکانن مامۆستا ئەوانیش بۆ لە هەمان کاتە یعنی قوتابی لە قوتابخانەکانی فەقێتیە بۆیە بووە خوێنەوار چووکە هەر تەنها گوێگر نەبوو ئەبوو مامۆستاش بە هەمان شێوە
قۆناغی خوێندنی کۆتایی بەرەک پێوتراوە دوامادەیە وتراوە خوێندی باڵا یاد دوامادەی پێوتراوە دوامادەی تە جا ئەو مادانە بوون کە ئێستا مەسەن لەوانێ بڵێن ئەچێتە کۆلێژ و ئەوانە کە قۆناغی چوار تەواوەکە ئەوانە کۆمەڵە مادەی قورس بوون کە ماوەتەوە لەوانەیە کە هێندێک کەس ویستی زیاتر بخوێنێ مەسە بۆ نمونە لە مەنتیقا هاتۆ گەلەمبەی بورهانی خوێندووە کە زانستێکی قورسە مەسە و هەروە شێواز و ئوسلوبەکەی و تەرتیبەکەی قورسە لە زانستی عەقیدە هاتۆ مەسەلەن کتێبەکەی بێضاوی خوێندووە وتە تازانی خوێندووە شەرح مەقاصید کە مجادلەیەکی عەقلی و علمی و زانستی و هەم دەق نەسیشە لەسەر مەسەلەی عەقیدە و خواناسین و ئەوانە مەسەلەن سەرەکەیت نەک تەنها هەر بابەتەکە عەرزکا بە دەلیلێکی بەسیط و ئاسان کاتێکە باسی معرفەتوڵڵاکە بە چەند شێوازێکی چەند ڕێگەیەکی زانستی معرفەتوڵڵا باسەکە لەو هەموو بابەتانە ئەو نامجا چەند بۆ چوون هەیە لەسەر ئەو بابەتەوە ئایا لە مەسەلەی معرفەتوڵڵادا دەلیلی ئەوانەی کە هەڵێن نییە ئەوانەی کە هەڵێن هەیە و ئەوەشی کە پێی وایە مەسەلەن هەیە چەند بەڵگەی هەیە ئەوشی کە نییە چەند بەڵگەی هەیە بەڵگەی هەریەکان کامیان بەهێزە کامیان لاوزە چۆن ڕەت دێدێتەوە چۆن وەڵامی ئەدێتەوە لە ڕووی بەدەق و بە لۆژیکیش بە هەمان شێوە ئەمە زانستێکی بە فراوان بووە کە زۆر کاتی ویستووە و عەقلیش و مەنتیقش و تواناشی ویستووە ئەمە تەقریبەن مەنهەجێتێکی بەردەوام بۆ لە خوێنی ئیسلامی خوێنی فەقیه و حوجرەتی هەتا ئەم سەردەمە دواییانە یانی تا ئەم سەردەمەی تەقریبەن بڵێن سەردەمی پێشی عەولەمە خوێندن هەروە بەهێز بوو بۆ یە کەسێکی خریجەکان دەرچوەکانی زانای بەهێز دەرەچوو کەسی بەتوانا دەرەچوو لە چەند بوارێکە تەنها لێک باریشانە ئێستا گە سەرنجی منهەجی ئێستا بین دوای کە تەخەڕوجەکە لە اختصاسەکە لە چەند شتێکی تایبەتە بەڵام ئەو کاتە مامۆستایە کە بۆ مامۆستا و مەلایەتی ئیجازەیان پێدا لە زانستی نەحو سەرفا یەکێک بوو لە دەستە باڵاکان وسوڵی فقه هەر باڵا بووتیە بەلاغا شعر ناسی ئەدەب مەسەلەی پەند و بامشگاری زمانی فارسی گولستان بۆستان و هەروە مەسەلەن شتی تریشە خوێنرا لە شعری فارسی بووی کە فێری زمانی فارسی دوێ لە هەمان کاتە ئیسفادە لە بۆچوونەکان و عەقڵێتی سعدی شیرازی بکە لە مەسەلەی پەرۆدەکردن و عیرفان و ئەوانەیە ئەمانە هەموو بوارێکی زۆر گرنگ بوون بەڕاستی لە خوێندنی فەقیهەتی و خوێندنی زانای پێشینە لە ڕاستیە ئەوێ ئاگاداریکی باشی لەناو قورئانە هەبێ جائیتر ئەو وەک خۆمەنەڵێن مەلەزانێ باش بێ لەناو ئەو بەحرە چاک و جوان و پاکەدا ئیتر زیاتر لە ڕێگەی کتوبە تەفسیرە معتەمەدەکانەوە ئەو تەفسیرانەی کە بە زمانەکان نووسراون و بەتەبەعەت زمانی عەرەبیش و لە کوردەواری خۆشمانە شتی زۆر نووسراوە مامۆستایی گەورە گەورە بتوانە دووهەم ئاگاداری باشی هەبێت لەسەر سنەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ڕێگەی کتێبی سیرەوە یاخود لە ڕێگەی فەرمودەکانەوە کە صحیحەکان صحاحی سیتە بێ یا باقی کتێبەکانی تر بێ کە عولەمایان ڕەحمەتی خۆیان لەبێ ئەوان ئەسپی خۆیان تاوداوە لەو بوارا و قسە و گفتوگۆی زۆریان کردووە لە ڕێگەی جەرح و تعدیل و علوم الحەدیثەوە حەدیثەکانیان تەرتیب و جوان کردووە و زانایانی پێشین و بە ئێمە گەشتووە لەوە لە ڕاستیا بێ بتوانێت ئەندازێکی زۆر باش توانای باشی هەبێ خاڵێکی تر لەسەر سیرەی خودی پێغەمبەر خۆی صلی الله علیه و سلم یاخود خولەفای ڕاشیدین یا هەر عولەمایانی قەدیم و تازەش ئینسانی سادە زۆر لەوانە ئەکا بەتایبەت لەو بوارەی کە خۆی دەیەوێت و بواری وتاربێژی و علمێکی باشی هەبێ ئاگادارێکی باشی هەیە بەسەر ئەحکامی ئیعتیقادی عەقائیدی و بتوانێ و ئەوە سەقافەتی جوانی هەبێ لەو بابەتە بتوانێت ئیسفادە لە هەموو بۆچوونەکان بکاو و دوایەوە بتوانێت تەرجیحی جوان لە ڕێگەی زانایانەوە کە دراوە ئەم بتوانێت ئیطلاعی باشی هەبێت تاوەکوێن نەکەوێتە هەڵەوە خاڵێکی تر دڕاستیا ئەبێ ئاگاداریە باشی هەبێ بەسەر کۆمەڵگای خۆیە و هەر کۆمەڵگایەکە یا هەر شوێنێک کە تێئەچێ بتوانێت جوان تەوزیفیان بکە بتوانێت سوودیان پێ بگەێنێت چونکە شوێنی وایە ئەکرێ بڵێن محافظەیە جیاوازە لەگەڵ ناحەیەگە ناحەیە جیاوازە لەگەڵ گوندێکا و بە هەمان شێوە شوێنەکانی تر و ئەوان خاڵێکی تر ئەندازەیەکی زۆر باش ئاگادار بێ لە مێژووی هەم گەلی خۆی وڵاتی خۆی نیشتیمانی خۆی و هەموو گەلانی تریش بە هەمان شێوە ئەوەندەی کە بکریانی خاڵێکی تر بتوانێت بە تایبەت ئەمڕۆ تەنمی بەشەری گەشەی مرۆیی یا توانایەکی زۆر باشی هەبێ بۆی بتوانێت لەگەڵ عەقڵی خەڵکەکانە بدوێ لە چوارچێوەی قاڵوێکی دینداری خواناسی چاکە بتوانێت بەسەر خاڵێکی تر ئاگاداری ئەگەر بکرێ بتوانێت زاڵ بێ بەسەر جوغرافیای خۆیەوە جوغرافیای
کاتی خۆی چۆن دەوڵەتی ئیسلامی لە ڕاستیا گەشەی کردووە هەندێک وڵات هەبووە هەر لە ڕێگەی تیجارەوە هەر تیجاری مسلمان و عالم و باش کە ڕۆشتون لەوێ دینداریان پێگەشتووە خۆشە ئەمانە ئینسان ئاگادار بێ بتوانێت شتێرە بابەتە ئامادەی هەبێ خاڵێکی تر لە ڕاستیا ئەبێ ئاگاداریکی باشیە بەسەر علمی ئەخلاقا ئیتر چونکە ئیشی ئێمە لە ڕاستیا لە ناو کۆمەلگا دینداریمان زیاتر لە ئەخلاقا خۆی دەبینێتەوە لە مامەڵەکردن لەگەڵ نزیکترین کەسمان هەتا دووترین کەس و هەتا ئەو خەڵکو و کۆمەلگایە احتیکاکی ڕۆژانەمانە بێ ئەگەر ئیطلاعێکی باشمان نەبێ یان ناتوانین خۆمان ئەو خەڵکەوە تەزوید بکەین و بتوانین ئەوان وا لێ بکەین کە مامەڵێکی زۆر جوانیان لەگەڵ خەڵکی هەبێ ئەمانە کۆمەڵی سیفاتن کە لە ڕاستیا ئیسفادەیان لێ ئەکرێ بۆ خەتیب و تاربێش. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەککە 3 وتاری خوێندوتەوە چونکە خەڵکی مەککە نەیان دەهێڵا. ئەهلی قوبا داوایان کرد خوتبەیان بۆ بدات چونکە ئیسلام ئەو کاتە ناسراو بوو و مەعروف بوو. لە ناو عەرەبەکانە جومعە لە ڕۆژی بازارکردن و ڕۆژانی بازاردا بووە. ئەسعەدی کوڕی زورارە و مۆسعەبی کوڕی عومەیریش پێش حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم وتاریان داوە. لە ڕۆژە جیاوازەکانە وتاری ڕوونکردنەوە و تەوزیحیان پێشکەش کردووە. هەر لە سیرکردنی دەموچاوی خەڵکە هەست ناکەی وەکو خەتیبێکە خەڵک مانوو بۆ یا بێ تااقەتیا دڵی خۆشە بە خوتوەکە زیاتر درێژە دەرەکەوێ بەڵێ هەل لە وتارەکانی دەرەکەوێت کە ئەم خەڵکە پێی خۆشە وتارەکە یان پێی ناخۆشە. لەبەرەوە بەڕاستی خوێندنەوەی چاوی خەڵکەکە خوتبە بەڕاستی ئەگەر کەم بێ و پوخت بێ زۆر باشترە لەوەی کەوا زۆر بێ و کە نەزانێکی باسی چێکە. خاڵێکی تری خەتیب قوربان عەفو عیبارەتە لەوەی کە ئەو خوتبەیە یعنی منەظەم بێت یعنی لەو خوتبە کۆمەڵی شت تێکەڵ نەکە دەرنەچێت لە مۆزوع دڵ نەچێت لە مۆزوعەکە باسی چی کرد هەر باسی ئەوە بکە لەمەوە نەڕا بۆ بەحسێکی کە لەبەرەوە خەڵک زیاتر ئیسفادەی لێ یەکە. بەڵێ مامۆستا جەنابەت لەو خەتیبانی کە لە دنیای ئیسلامیە هەیە کیان بە خەتیبێک کە زانی کە شایستی ئەوەیە کە خەڵک گوێی لێ بگرێ یان سوود لە وتارەکانی بینرێ؟ من ئەوەیە وەکو خۆم ئیسفادەم لە دکتۆر عەدنان ئیبراهیم کردووە گوێ لە وتارەکانی گرم بەڵێ وتارەکانی زۆر درێژە ماشەڵڵا بەڵام شتی جوانیش باسەکە شتی باش واقعی و ئەسلی باسەکە مەفهومی ئەو ئاەتە بە جۆرێ تەفسیرەکە یعنی وەکەوەی کەواتوە هەر نەتبیست بێ لە ئەوەی شێکەوە مؤثیر بێ زۆر تەئسیری هەبێ و زۆر یعنی ئینسان ڕۆ بچێ لە ناوێ کوشک عەبدولحەمید کوشک بەڕاستی وتارەکانی زۆر بە چەندێ وەفاتیشی کردووە ئێستا دوای وەفات تەمان ئینسان لەوانەیە زۆر گوێ بۆ هەندێک کەس نەگرێ بەڵام ئەو کە گوێی لێ ئەگری وازانی پیاوێکی زیندووە بەڕاستی پیاوێکی واقعیە وتارێکی خۆشە خوێنێتەوە یعنی ئەمانە ئەوەی کە من معجیم پێی زۆر گوێ لە وتاری کە ناگرم. مامۆستا ئاماژەت بەوە کرد کە کاریگەری وتار ئێستا کەم بۆتەوە کە لە کاتێکە خوتبەکان بە زۆری ینی خوتبەی باشن ئێستا لە کاتێکە لە سەردەمی کۆنا وەکو جەناب تۆ فەرمووی کتێبێکی عەرەبیە خوێنرایە شتێکی کورتە خوێنرایە خەڵک دەستێ کرد بە گریان کاریگەرەکە چییەکە هۆکارەکە چییەکە خەڵک ئێستا متەئەسیر نییە بە خوتبە یان ڕاهاتۆ لەگەڵ خوتبەیە وتار زۆرە هۆکارەکە چییەکە خەڵک کاریگەری کەمترە لەسەریان؟ وڵا مامۆستا ینی کە هێنەکان هۆکارەکان ڕێمێ بڵێم زۆر بن یەکێک لە هۆکارەکان بەڕاستی ئیهمالی خەڵکەکەی و لاوازی ئیمانی خەڵکەکەیە ینی زۆر کەم احتیمامدان بە وتارە خاڵێکی کەیان ئەوەیەکەوە وتارەکان زۆرینیان دووبارە و سێبارن بەبێ ئەوەی کەوا گۆڕانکاری بەسەرابێنی ئەو خەڵتیبە ینی ئێستا ئەو پارچی و تۆ مثاڵش هەر ئەوواڵێتەوە بەبێەوەیکەوە بیگۆڕێ ینی شتێک بەرگێکی جوان کاتە بەریا یان قسەیەتر بێرێ لەگەڵیا تێکەڵیکە یان تێکەڵی واقعی ئەمڕۆیکە ئێستا خۆ ئەبێ خوتبەکانیشە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم شتێکی باس کردووە ئایا کتێکی بە هاتووە لەگەڵ واقعی خەڵکەکە پێغەمبەر صلی الله علیه وسلم گونجانوێتی ئەوەتانی پێغەمبەر صلی الله علیه وسلم نافەرمێ قورئان خوێندن
کە قورئانە خوێنن ئەوەی کە قورئان لەبەرەکە ئەگەر زوو نەی خوێندوێتەوە و چی وایە ئەفەرمێ وەکو شتێک وایە کە بیبەسیتەوە و هینەکەی تون نەکەی لە دەست ڕاکە چۆکم ئەوان ملزەم بوون بە یعنی دایمە وشتل لە ناوێنە بووە وشتیان لە بەرچاو بووە پێغەمبەر سازم تەشبیهی قورئان لەبەرکردنەکە کاتە ئەو بۆ لەبەرەوەی تێکەڵی واقعەکە کابرا بچێتە ناو مێشک و ناخیوە جا لەبەرەوەی ئینسان ئەوەیش کە ئەیڵێ ئەگەر وا بێ بچێتە ناو خاڵێکی کە ئەویان بەڕاستی مامۆسا خەتیبیش ئینسان معلومی بەڕێزدا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ چی بە خەڵک وت بە زبان پێوتن بە زبان وەرێگرێ بە دڵ پێوتن بە دڵ وەرێگرێ ئێمە زۆرینەمان هەر وەکو ڕەوانەکردن وایە وەکو تێپەڕاندنی کات وایە وەکو بەجێهێنانی وەزیفە وایە نەک مەبەستمان پێ ئەوە بێ کە خەڵک حاڵیکەین لەو دینەی خوا ئەمە زۆر گرنگە کە خەڵک حاڵیکردن لە دینی خوا زۆر گرنگە ئەگەر ئەو خەڵتیبە مەبەستی ئەوە بێ کە خەڵک حاڵیکە لە دینی خوا وازانم لە زمانیش حەسەنی بەسریا بێ والله ئەعلەمیان ئیمامی ئەحمەدەیەکیانە نازانم کامیان بوو کوڕەکەی هاتەوەتی قوربان لە فڵان مزگەوت وتارم خوێندۆتەوە جمعەم کردووە خەتیبەکەی خەڵکی کەم لا بووە مزگەوتەکەی زۆر گەورە بووە بەڵام فلان خەتی مزگەوتەکەی زۆر بچووک بووە بەڵام خەڵکی زۆر لا بووە ئەوش فەرمووی لەبەر ئەوەی کە زۆری لایە ئەوە خەتیبەکەی دڵسۆزە بە خەڵکەکە ئەمەی کە خەڵکەکەی کەم لایە ئەوە خەتیبەکەی دڵسۆز نییە بە خەڵکەکە یعنی بەڕاستی خۆ خەڵکیش حەزەکات فێر ببێ شت ببێ لە گۆڕانکاری لە خوتبا ببێ شتی تازە ببێسێ شتی تازە فێر ببێ لەبەرەوە خاڵێکی کە بەڕاستی مامۆسا کاڵبوونەوەی وتاری جمعە زیاتر ئەوەیە کە ئەمڕۆ زۆرینەی خەڵک خوێنەوارە کە خوێندەوارە پەیوەندی و علاقەی لەگەڵ فەیسبوک و ئینتەرنێت و عالەمی دەرەوە هەیە یعنی ئەوەی کە ئەم مامۆسا لە وتاری جمعایڵێ ئەو سێ و چوارجار لە فەیسبوکەکەی و لە ئینتەرنێتەکەی خوێندێتیوە لەبەرەوەی کە شتێکە بیست جاری دووهەم بیبیستەوەی سەنجا هەر خۆی حکایەتێکە گێڕێتەوە جاری یەکەم زۆر خۆشە بەڵام جاری دووهەم ئەگەر کۆمەڵی ها گێڕایەنەوە ئەو تام و چێژەی نییە یەکێک لە هۆکارەکان مەسەوە نابین کە زیاتر وتارەگەر ئاراستێکی سیاسی وەرگرت یعنی خەڵک بێزارە بێ لێ چکە خەڵک لە دەور و بەرە لە تەلەڤیزیۆنە لە هەموو شوێنەکە باسی سیاسەتە کێتە جمعە ئەوێ کەشێکی ئیمانی و ڕۆحی و پەروەردەیی وەربگرێت کە لەوێشە هەر مەسایلی سیاسی باز بکرێت خەڵک من بیستومەتەوە خەڵک وتێتی وەڵا ئەوەی مامۆسای ئەمڕۆتی من ئێوارە لە تەلەڤیزیۆنەکەی گوێم لێ بوو بەڵێ حقات ئەوەیش بەشێکە ئەوش بەشێکە لە جا مامۆسا حقیقەتەکەی ئەگەرت خۆ بۆ سەرچی بۆ ئیمانە ڕاستەقینەکە بۆ ئەگەر ئەو مامۆسا ئەو خەتیبە ئەوەی کە ئەیڵێ مەبەستی بێ کە خەڵک تێبگەێنێ خەڵ حاڵیکە گوێ بۆ نەدا کە ئەمە بۆ ڕۆژگاری خۆی بۆ سیاست بۆ فلان حیزب بۆ فلان حیزب ئەوە خوتوەکەی بەرهەمدارە بێ خەڵک زیاتر و سۆرت و ئیسفادەی لەیەکا و خانجازی لێ بێنێ یەکێ لە بەهێزیەکانی خاڵی بەهێزی خۆتم خوێنی فەقێتیەوە بوو کە لە پاڵەوەیە کە فەقی قوتابی ئازاد بوو یەک نقطەی گەورەشەوە کە پەروەردەی بوو پەروەردەکردن ڕووی ئەخلاق و لە ڕووی ئاینیەوە چووکە یەک هەموو جارێک ئاەتیان بۆ خوێنینەوە اتقوا الله ويعلمكم الله ئەگەر تەقوات هەبوو خوا عیلمە فێرەکە ئەگەر تەقوات نەبوو خوا عیلمە فێر ناکە پیانەوتی دووشت هاوێت ئاوێزان یەکترن تەقوا و عیلم دووشتن لە پاڵیەکان هەتا زانابی ئەبێ متەقیتر بی هەتاکو و باشتر شارەزابی لە زانستە ئەبێ زیاتر خوا بناسی لێرە دەبینین ئەسەر و شوێنەواری ئەم تەربیە ئەم پەروەردەیە لە زانەکانی پێشینە زۆر ڕوون و ئاشکرایە مەسە بۆ نمونە مەمۆسای پێنجوێنی بەڕەحمەت بێ خوا مفتی پێنجوێنی کە یەکێک بۆ لە زانە باشەکانی هەرێمی کوردستان و توانایەکی زۆر باشی هەبوو تادی لە زانستی منطقە زانستی لۆژیکە یعنی کتێبەکانی ئەخوێنیتەوە سەرەکەی ئەڵێم کەساڵی خۆی زانستی منطقی ئەرستۆ تاڵێس و مەسەن ئەوانی یۆنانەکانی هێناوە ئەڵێ خۆی دایناوە چۆن شارەزا بوون لەو مەفاهیمانە لەو جۆرە مستەڵەحانە بەڕاستی ئەمە توانایەکی عەقلی و فکری گەورەی ویستۆ تاوان دیارە هیمەتێکی باشیان هەبووە ئەمما مەسەبەرەزە لە پێنجوێنە مامۆسایەتیەکە لە ژیانی خۆیان کەسێک بووە کە زۆر هەژار بووە داهاتی چووکە و کاتێ مەلایەتی خۆمانە زانین کە لە وڵاتی ئێمە مامۆسانە و کاتە مەعاشی تایبەتیان نەبووە و هەموو داهاتەکان بەساوتەوە بەسەر هاوکاریکردنی خەڵکاگە لە منتەقەی خۆیان هاوکاریکە بێ مامۆسای پێنجوەیی لەو مەسەلەیە زۆر وەرعی کردەوە حەزەری کردووە
یەکێ لەو خاڵان دەگەڕنەوە دایمەن چەندین ئەڵەن چەندین شەو بە برسێتی سەری ناوەتەوە بەبێ بپرسیارنان هەیەیان چۆتە ماڵەوە گەرەبوو بێشتێ باشە نەبوو بێ تو دیبا ئاوەکە بێنەی خوێنەوە خۆنەوە ئەخەوین زۆر جار هەبووە کە چۆتە ماڵەوە ئەفەرمێت کە چۆتە ماڵی خوان بە خێزان تۆ نانبێن وتی وەڵی بەسەنا نانی ڕقمان هەیە ئێوەتی بۆ کانی کۆزەڵە وشکی کردووە ینی ئاوی کانیەکە دەگەڵ نانەکە تەبیعیەتی خۆ ئەوە نان بەس بەوەنە ئەوە نەخواردنی بووە لەوە حاڵەتە هێکێ لە ڕووداوەکانی ژیانی گەڕنەوە کە جوبەکەی بەری لەگەڵ شەڕواڵەکەی سەری ئەژنەکانی و ئەمس ئەنیشکانی هەردووکی دەرکەوتو بوون لە کۆنی پۆشاکەکەیە خزمانی ماڵی خەزوریشی دەوڵەمەند بوونەوە سەردەمەیە ژنبراکانی بە خێت لەڕێی خێزانی و پێڵێن ئەرزی مامۆسا بکە ئێمە زەکاتمان هەیە نەختێ زەکاتی بۆ لێرین بە پۆشاکانی و هێندێک پۆشاکی شتی ناوماڵیشی پێتەرتیب بکە و ئێمە خۆکوڵێ زەکات هەر دەرەکەین بۆ نێدێنە مامۆسا کە لە خۆمان نزیکە و زاوامانە مامۆساژن ئەمە بۆ مامۆسا گەڕێتەوە مامۆساژ گوێ بۆ گرێت کە تا تەواوە بێ کە تەواوە بێ ئاوڕۆکە دە خێزانی پێ فەرمێ بە کاکت بڵێ یا بە براکانت بڵێ زەکات خوا بۆچی فەرزی کردووە فەلسەفەی زەکات کە خوا فەرزی کردووە بۆ ئەوەیە کە ئەو کەسانی کە لە چین لە کۆمەلگا هەژارن نەدارن دەرکەوێ کە ئەوانە دەوڵەمەندن برایانن ئەگەر مەسەلەن ئەو فەقیرانی ناو دیەکان و خەڵکانێک کە زۆرتر مەسەلەن خوێنەواریان نییە ئێستا چاوەڕێی دەستی ئەو هاوکارە برایانان لە راوزەکانن و خەڵکەکەن کە لەم مانگی ڕەمەزانی لە کاتی زەکاتە زەکاتیان پێبن ئەگەر زەکاتیان نەدەنێ تووڕا بنەڵەن خوایە گیان ئێمە بۆچی هەژار کردووە لەوانە گلەی لە خوا بکەن لەوانەشە گلەیی لە موسڵمانەکان کە بڵێ وەڵا ئەم موسڵمان دەوڵەمەندە هەیە و ئێمە هەر هەژارین پێ بڵێ بیدا بەوان چونکە من ئەگەر فەقیری خۆم ئێستا کە فەقیرم هیچ گلەی لە خوا ناکەم بۆچی هەژار بووم گلەیش لە موسڵمانان ناکەم بۆچی یارمەتیم نادەن ئەگەر لەمەش هەژارتر بم هەر گلەی ناکەم چونکە تێگەشتم لەوەی کەم هەژاریە چی و مانای چییە بەس ئەوان ئێستا چاوەڕێی دەستی دەوڵەمەندەکانن بڕۆ بەوان دەن هەتا ئەوان مامن بە من ناشێ ئەگەر ئەوان هەمویان تێریان خوارد و پڕبوون و هیچ کێشیان نەبا ئەو کاتە من وەریەگرم مامۆستا قوبوڵی ناکە کە من بۆ ژنبراکانی باسەکە خێزانی ژنبراکانی مەسەلەنتر کۆڵێن چی بکەن دەسەوسانە بن قسەکەی مامۆستا لەوایە ئەڵە فەلسەفەی زەکات جارێکا یەکەم ئەمێ تحقیقی ئامانجەکەی خۆی بکە کە ئەبێ هاوکاری کۆمەڵایەتی بەهێز بێ وابێ موسڵمان دەوڵەمەندەکان ئاگان لە چینی فەقیر و هەژار بێ ئەوانیان کە کەم سەبریان هەیە ئەمە من سەبرم هەیە ئارامەگرم هەر لەوایە گەڕنەوە ئەم هەواڵا گاتە دەمی مەجار لە هەڵەبجە و کاتە کە لەوێ فەرمانڕەوا بووە لەوێ دەڵێن مامۆسای پێنجوێنی تامان دیارە خەڵک دێوە ڕۆشتووە هاتچۆی کردووە چووکە مەرز بۆ مەنتەقەیە دەڵێن مامۆسای پێنجوێنی زۆر هەژارە ئەوێژێکی لە پیاوەکانی باڵانەکە و حەولی دێ و کاتێ بۆ خاتە ناو کیسەیەک و دەڵێبی بۆ خزمە مامۆسا و سڵاویشی پێ بگەێنم کابرا لە هەڵەبجە دێت بۆ پێنجوێن و میوانداری بۆ لای خزمە مامۆسا کەکاتە لای مامۆسا مەرحەبای مامۆسا کاتوە فەرمێ من فڵان کەس نردووی بۆ خزمە جەناب و سەلامی پێگەێنێ و ئەم دیارێشی بۆ نردووی ئەفەرمێ دیارەکە دەستی نەنادە دیارەکە چییە بۆم باسکەڵە فەرموو هەڵیگرام نا بۆم باسە زانم چییە وەڵاڵە دیارێکە حەولی رێ بۆ جەنابی نردووە مامۆسا زۆر تۆزە ڕامێنێ و دەڵێ سڵاوەکەم گەێنە بە ئەحمەد جاف زۆر مەمنونی هەم ئەحمەد موختار جاف زۆر مەمنونی هەم دەستخۆشی لێ یەکەم بەڵام پێی بڵێ لە هەڵەبجەوە هەتا پێنجوێن لە بینی هەڵەبجە و پێنجوێنە چەندین لادێ هەیە شارۆچکەش هەیە لەوانەشا چەندین خەڵکی هەژاری تایە خێرە لە هەمویان بە بازی داوە هەرگەچۆتە لای من جارێکە ئەوانەی لە نزیکی خۆین ئەقرەب فەلئەقرەب نزیک لە نزیک ئەوانە تێرکە ئەگەر ئەخیر کەس بنمام و من لە خزمەتیام و کاتە پێمەشێ من هێشتا ئەوەندە هەژار نیم تاکو بەسەر چەندین دێ هەڵەبجە و بینی هەڵەبجە پێنجوێنە باز بن بۆ سەر من نەگەشت بەدەوە حاڵەتێک وام لێبێ خەڵکێکی تر هەیە زۆر لە من حاڵی خراپترە هەدیەکەی پیانێرێتەوە ئەڵێ پێ بڵێ ئاوا بکات لە دەست پێ بکات لە هەڵەبجەوە لە لای خۆیەوە هەتاگاتە پێنجوێن ئەگەر هەموو ئەو دیانە و منتەقەی کەسی تیانەما محتاجی پارە بێ و کاتە من وەریەگرم یەکێ لە فەقیەکانی باسیەکە ناوی مەلا شەریف بووە مەلا شەریف لەوێ فەقیه بووە کاتە مەلا شەریف منتەقەی پێنجەم و دوای چووەتە ئێران ئەفەرمێ جارێکیان مامۆسا شێخ حەسەنی قەرەچێواری بە ڕەحمەت بێ کە مرشیدی بووە ینی مامۆسا خۆی موریدی شێخ حەسەنی قەرەچێواری بووە وەکو لانە پەروەردەیەکی دەڵێ جوای بوون دەنێرێ دەڵێ دێن بۆ سەردانی بۆ پێنجوێن مامۆستا زۆری پێخۆشە بێ
خەڵاشی حەسەنی قەرەچ پێ وتوە خەڵاشی حەسەنی قەرەچێواری دێ بۆ پێنجوێن و خۆی ئامادەکە ئیستیقبالێکی بکە و خواردن و تەرتیباتی بۆ بکە. خەڵاشی حەسەنی قەرەچێواری دێ بە دێنی و گاتە مزگەوتەکە و بۆ خۆیان دانیشن. مامۆستا مەلا شەریف واگەڵ مەلا فەقێ شەریف وەرە بڕۆ بۆ ماڵەوانێ بە خێزانم بڵێ خاڵە شێخ هاتووە با نانمە بۆ نێڕ بۆ سازکانانێکی چیمان هەیە بۆ ماسازکە. خاڵەشی حەسەنی قەرەچێواری ڕاوەستاڵە جا بۆچی ئەوانێریت من نانی خۆم پێ ئەڵەنشی حەسەنی قەرەچێوار عادەتی وا بووە دایمەن لە کۆڵی خۆیان مێگی پێ بووە کۆڵێن ئەو توێشەبەرە بخشەیەک بە کۆڵی خۆی بەستووە حەزی کرد لە هەر شوێنەکە نانی خۆی بخوا هەر کاسپیش لە دیەکەی خۆشی هەر لە زەرعات و شتی خۆی کردووە دەڵێ من نانی خۆم پێ بۆچی چێت خێزانە عەزێب کێشی یا شە ساسکە بۆ خۆمان دانیشین ئەوەی من چی تیایی خۆین مامۆستا جەڵ دە باشە دەمادەم تۆ وا پێ خۆشەوە ئاکەیت ئەڵێ دوایی تاکو نیڕۆ دانیشین بۆ خۆیان قساکە نوێژی نیڕۆ بە جەماعەتەکەن لە مزگەوتەوە دوای جەماعەت مزگەوتێکی مزگەوتی پاشای پێنجوێن سەرچاوێکی کانی هەیە ئەچنە پاڵ سەرچاوی کانیەکە بەرامبەر هەیە کە بەرامێک دانیشی دەسەر کانیەکە شێخ حەسەنی گڵەزەدەی خوا لێی خۆش بێ چیەکە بۆشەکەیە کاتەوە هەنێ پاشی نەکێشەبەرەکەیە کاتەوە نانە ڕقی تیا نانێکی تەرتیبی جوانی تیا ئەیژەنن بە ئاوەکەیە و ئەی خۆن بۆ خواردووە دوو ئێتر لە مەسە میوانداریەکەی مامۆستا بۆ خاڵەشی حەسەن ئەمە بۆ پێک کۆ دانیشن نانێکی چاگە خۆن و قسەی خۆش و بە پێکەنین و سوعبەت و دیارە نونە گێڕانەوە ئەوانە جا لەوەی کە باسەکە ئەڵێن کە سەیرە بکەیت داوا زانین لە بەردەمیانە گۆشتی برژا و خواردنێکی زۆر بە لەزەت هەیە ئەوە بە بەتامەوە خواردویانە ئەمە هەمووی بەڕاستی دەڵان لەسەر چیەکە لەسەر ئەوە کاکە پەرۆدەیەم کەسایەتیانە پەرۆدەیەکی ئیمانی بوون لە مەسەلەی دنیادا ئەوە تێگەشتە بوون دنیا ئینسان گەورە ناکە وەگەی ورکی ئینسان چنانە ڕقی تێبچێت چ گۆشی حیوانشی تێبچێت هەرەوەیەکی گرنگەوە جەستەی ئینسانەکە بژی بمێنێتەوە باڵابوونی ئینسان بە سفرێ قەرەباڵ و خۆ شوێنی چەورونانی چەور نەبووە مامۆستا هەر لە مەسەلەی حەزەرکردن فتوادانیشە زۆر زۆر بابەتە بە حەزەر بووە مامۆستا جگەرە خۆر بووە جگەری و کاتەش بە سەبیل بووە کە داگەسەوە شتێک هەوە پیاوەتە پیف و پیان چرە خۆشخاتە نەبووە ئاسنی ئەوان دەکرد و لەگەڵ ناودارەکە پیان داگیسان ئەڵەیەکە لە پیاوانی منتەقەی پێنجوێن کەسێکی بە ناوبانگ بووە ڕۆژێکە چێ لە کیسەیەکی عەلاقەی کیسەیەەکە ئەوەندە بە مامۆستا پیفوەنێک بە هەدیە یادە دەست مامۆسای قەرەچێوار مامۆسای پێنجوێنی بە ڕەحمەت بێ یاخوا ئەڵێم بە هەدیە بۆی هێناوی مامۆساش وەریەگرێ بەڵام نێشتە لە مشکی ئاڵێ بەخوا ئەم کابراکە ئەم هەدی هێناوە دەسم ڕۆژێ بێ ئیشێکی پێم هەبێ بە خێزانی ئەڵێ ئەمە پێدەم بەڵام هەر ڕۆژە داوام کرد بۆم بێنی دەستی لێ نەدێ بە کەس دەستکاریشی نەکەی مانگێک دوو مانگ سێ مانگتەیە پەڕێ ڕۆژ سێکە کابرا بە خۆی جەماعەتێک خۆ کابە مزگەوتەکەی مامۆسایە یەک جەماعەتی لەگەڵایە دانیشتمی خەجوولەکەی مامۆستا و بە خەیاتن و سەلام و کەلام و دوای مامۆستا ئەڵێ مامۆ ئەو حاجی کەشتەکەی بۆی ناوە نادەمان برایی ناچێکی ناوە بێ ئەڵێ قوربان لە خزمەتتا شەرعێکمان هەیە ئەفەرمێ جارە بۆست ئەنێرێ فەقێ لە ماڵە بڵێ ئەو کیسێ و ڕۆژە پێندا بمدات کیسەکەی بۆ هێنن ڕێگە لەدە بەمان برایم خەتە بەدەیم بۆی داێ جاڕە دەفەرمزا بە فەرڤیچی ئەفەرمێ تەنێژ قسەکە هەتاکوی هەدیەکەی پێ نەدایەوە تی نەبادا لەبەر ئەو هەدیەیە مەسەن کە استیغلالی من کە من شتێکی بۆ بکەم کە خوا نەخواستە ساڵحی ئەو بێ جا بەڕاستی ئەم لایەنە زۆر گرنگە لە زانان پەرۆدەی زانانی پێشین بە ڕەحمەت بنیاخوام لەسەر بوارە زۆر وەرعیان کردەوە زۆر ترساون لە مەسەلەی حەڵاڵ و حرام و مەسەلەی قیامەت بۆیە کە بینیت کەمترین خیانەت مەسەن کەمترین ناپاکی کەمترین نادروستی لە زانایانی ئاینیە لە دەرچوی و حجرانەیە هەبووە ئەگەر نمونەیەکی خراپی شەو بێ نمونە خراپەکە لەوانەیە ئەو کەسە نەبوو بێ کە بە تەواوەتی پەرەدە بوو بێ یاخود مەسەن وەکو پێوتاوە کۆلکە مەلایەک بووە کەمترین خوێنەواری هەبووە کە لادانی دروست بێت یانا زۆربەی زۆرینیان لەسەر ئەو پەرۆدە و سلوکە بوون بۆیە سەرێکی کاتە مەسەلەی دنیا ئەوە حەزەریان کردووە جایزەی سەرۆتی دەوڵەتە لە بەسابێ حد تەماعیان نەبووە لە ماڵی خەڵکا لە هیچ کەسێکە لە ماڵی کەسی ترا لە موڵکی کەسی ترا ئەسەن ئەوەندە خوان بە گەورە دانا ئەوەندە گەورە ژیاون ئەو شتانی دەستی خەڵکیان بە بچووک سیر کردووە بۆیە سەرێکی بچووک نەبوونەتەوە لە بەردەمی جەماوەر و خەڵکەکەی دەوروبەری خوانە ئیخلاص نیەت بۆ خوا ئەمە زۆر گرنگە زۆر مهمە لە هەموو بوانە چکە گەریمە سەر دیقەتی کتێبەکانمان دەی کتێبی بتابێت حەدیثەکان هەر یەکەم حەدیث ئەفەرمێ ئینەمە الئەعمال بالنیات ئیشەکان کە ئێمە ڕۆژانە ئەنجامیان دەدەین
حتا عادەتەکانمان بە ئیخلاس و نیەتە باشەکان ئەبنەوە بە عیبادەت ژیانی ڕۆژانەی خۆمان هەر بە نیەت ئەگۆڕێ جارێکی تر بۆ عیبادەت ینی لە یەک نقطە یەکسەر ئەگۆڕێ بەویش بە نیەتە ئەم نیەتە زۆر زەرور لە هەموو کەسێکە هەبێ و بە تایبەت لە مامۆسای وتاربێژە واعیزە مرشیدەکانە هەبێ. خاڵێکی تر کە هەر ناوەکیە ئەویژەوێ لە ڕاستیا ئەبێ هەستێکی زۆر جوان و وردی هەبێ بەرامبەر بە مراقیبەتی خوایی بە چاودێری خوایی بەردەوام لەسەریا لە فی السری والعلن جا چ نهێنی خۆی بێ یاخود بە ئاشکرا پێوە دیار بێ کە ئەم شخصە هەست بە مراقیبەتی خوایی ئەکا چونکە ئەو کاتێ ئیتر باشە توانێ ئەدای بکا و ئیتر ئەمەش قورئان نمونی زۆر جوانی تایە و ئەمثالی زۆر جوانی تایە کە خوای گەورە جل جلاله هێناوێتی لە ژیانەوەی پێغەمبەران سلامی خوایان لەسەر بێ. خاڵێکی تر لە ڕاستیا ئەبێ ئەم خەتیبە زۆر سیقەی بەخوا هەبێ زۆر سیقەی بەخوا هەبێ لە وعدەکان یا لە ئەو پەڕی ئومێدا بەرامبەر بەخوا و بشتوانێ بیبەخشێ بۆ خەڵکە ئەمە ئامادەکیەکی ناوەکیەکە لەم شخصا بێ. خاڵێکی تر لە ڕاستیا بێ سەبری هەبێ ئارامگرتنێکی زۆر ئیتر ئەویش تەوان ئەبێ لە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەرگایی بوو بێ بتوانێت ئەو چەند ئارامگر بووە لەم بانگەوازە چۆن گەیاندوێتی چەند ئەزیەتیان داوە ئیتر لە سیراوە درێژی باس کراوە کە خەڵک هەمومان شتێکمان بیستوە یا شتێکمان خوێندوتلی ئەم سەبرە ئەبێ لە خەتیبە هەبێ چونکە لەگەڵ ئەو خەڵکە ئیتیجاهیان بۆ چوونەکانیان زۆر جیاوازن لە یەکەوە جاری وە ئەگەر تەقەبولی هەمویان نەکەی هەمویان جێ نەبێتەوە لەناو وەگەڵی مێشکی ئەم مامۆستا بەڕێزەدا لەوە چێ نەتوانێ. خاڵێکی تر طبعا ئەمەش قورئان ئاماژەی پێ کردو بە قووەی پێغەمبەرانی داناوە قووەی بانگەوازیان فەصبر کەما صەبەرە ئولو العەزم من الرسل. خاڵێکی تر ئەبێ ئەم مامۆسای وتاربێژ دائیما تەقوایەکی وردی جوانی هەبێ لە هەموو جنگەکان و سێکتەرەکانی ژیانیا وردبین بێ لەم مەسەلەدا تەقوایەکی جوانی هەبێ ئەوە لە حرامەکان دوور بێ لە حتا بتوانێت لە سنەتەکانە زۆر بە جوانی بە جوانترین ئەدایان بکە و پاشانیش لە شوبهاتای ترەوە ئەبێ ئەم دەستێکی باڵای هەبێ لەوەی کە دوور بێ لەوێ یانی. خاڵێکی تر ئەبێ ئەو زانستی کەوا هەیەی خۆی ڕۆژانە هەیبێ ئیتر نمونەمان زۆرە لەم بابەتە پێغەمبەریان صلی الله علیه وسلم شتێکی نییە کە خۆی فەرمووێتی لە کردەوانەی کردبێ یاخود نەهیەکی نییە کە کردوێتی و پاشان خۆی دوور نەوێ دوورین کەس نەوێ لەی شتی وامان نیە لەم بابەتە. بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتی ئەم نمونە پێشکەشەکە لە ڕاستیە ئێمەش بە هەمان شێوە ئەبێ ئەو نمونە بە جوانترین شێوە. خاڵێکی تر ئەبێ مامۆسای خەتیب لە ڕاستیا شجاع بێ واتە زۆر بەهێز بێ لە گەیاندنیا بەڵام بە ئەدایەکی جوان. من وا نابینم شجاعیانی ئەو کەسی کە قسەی ناشین بڵێ یا جنێ بدایە بەجێ لە جۆرەکان کەوێتە هەڵەوە نا ینی حەقەکە بگەێنێ مەرجنی هەموو حەقێ بڵێ بەڵام هەر شێکی وت ئەبێ لە ڕاستیا حەق بێ و بەو پەڕی سیقە و کامڵەوە بیڵێ. خاڵێکی تر لە ڕاستیا ئەبێ ڕازگۆ بێ بالفعل ڕازگۆ بێ بە ئەوەی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێڵن ئەفەرمێ لە ژیاننامەکە سوێنم نەخواردووە نەبە درۆ نەبە ڕاست بازەوەی ینی ئەو پەڕی ڕازگۆیە ئیتر پێویست بە سوێن ناکە ئەبێ ئەمە ژێمە دای بەزێنین بۆ ژیانی خۆمان قسەکانمان و کردەوەکانمان پێویست بە سوێن نەکە پێویست بە خەڵک کە باسی فڵان کەسیان کرد بالفعل ئەم سیفەتە جوانانەی تیابێ. زانان ڕەحمەتی خۆیان لەبێ دەستیان بۆ ئەم مەسەلە بردووە و لەم مەسەلەدا هەندێک شتیان فەرمووە بازێکی لە ڕاستیا شخصەکە ڕەبتی بە تەجاریبی خۆیەتی بەڵام بازێکیش ئەبێ بە ئاشکرا وەگەڵێ پێی نیشان بدەی یاخود خوێندبێتیەوە. یەکێ لەوانە سیفاتی خەتیب ئەبێ زۆر ئارام بێ یعنی لەسەرخۆ بێ هەڵەشە نەبێ چ لە ڕۆشتنە چ لە قسەکردنە چ لە بڕیاردانە چ لە نەئەونە خاویش بێ بێتان بێ وەنا ئەوەنە پەلەش بێ کە خەڵک لێی کەونە گومانەوە بەڵکو پیاوێک یا کەسێکی بە هەیبەت بە ویقار زۆر لەسەرخۆ بێ. قورئانیش ئاماژەی بەمە کردەوە وەلو کونتە فەظەن غەلیظ القەلب لانفەضوا من حولک ئەگەر هەم لە ناوە واتە ئەگەر قسەکانت ڕق بن یاخود هەڵسو کەوت و مامەڵی ڕۆژانت بە جۆرێ لە جۆرەکان لەگەڵ تەبیعەتی مرۆڤەکانە نەگونجێ بەم تەرتیباتە خەڵ لە دەوری تۆ کۆ نەئەبوونەوە کە ئێستا لە دەورت کۆبنەوە.
خۆشەویستانەوەی کە گرنگ بوو لە لای من و لە لای ئەم بەرنامە کە پێشکەش بێ بە ڕز و خۆشەویستی بکەین ئەوەی کە بەڕاستی زۆر گرنگە بەلامانەوە وتارەکان و مامۆستایانی خۆشەویست زیاتر گرنگی بە وتارەکانیان بن و هەروەها لەم ڕۆژگارەیە مەسئولەتێکی زۆر زۆر گەورەیە حەزمان کرد خزمەتێک بە وتارخوا و هەروەها بە وتاربێژان و هەروەها ئەزمموی کۆمەڵێ لە مامۆسایان پێشکەش بە مامۆسایانی بەڕێز وها چەندێک خەڵکی زیاتر بە گرنگەوە لەمە دووە گوێ لە وتارەکانی ڕۆژی هەینی بگرێت و خۆی بۆ ئەو ڕۆژە مبارەکە حازر بکات چکە بەڕاستی جومعە تەنها ئەوە نییە وتارەکەت گوێ لێ بێت و یاخود گوێبیستی وتارەکە ببیت بەڵکو ئەو ڕۆژە ڕۆژێکی زۆر زۆر گەورەیە و جەژنێکی گەورەی موسڵمانانە و بەڕاستی ڕۆژێکە کە دەستکەوتێکی معنەوی و خێر و چاکەیەکی زۆر لەو ڕۆژەیە کۆکرێتەوە ئەو سونەتانی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر بە گرنگی وەربگرین جلەکان تەگۆڕی و هەروەها خۆت ئەشۆیت خۆت ئامادە ئەەکەی زوو ئەچی بۆ نوێژی جومعە سورەتەکانی کەهف و سورەتی هود دەخوێنی زوو هەڵەسیت و ئەڕۆیت بە گرنگیەوە سڵاواتێکی زۆر زۆر لە دیداری حەزرەتی ڕەسوول الله ئەدەی صلی الله عليه وسلم هەموو ئەمانە سەرەتا و مقەدیمەیەکی گەورەیە بۆ ئەوەی کە لە وانەی جومعەیە زۆر زۆر ئیسفادە بکەیت و ڕۆحت ئامادەی ئەو وتارە و وتار خوێنەکە بێت و ئەوانەی کە گوێبیستی وتارەکانە بن بەڕاستی زۆر زەرورە بەم ڕۆحێتەوە بچنە وتار ئەگەر مامۆستا دوو کەلیمەش بفەرمێ ئیفادەی گەورەی لێکەن لەبەرەوە ئەم ڕۆحێتە زەرورە لای ئێمەی نوێژ خوێنان هەمان بێت لە وتارەکانە و لای مامۆسایان و وتاربێژانیش ئەوە زۆر زەرورە کە بەڕاستی زۆر باش خۆیان ئامادە بکەن لە ڕووی معنەوی و ئیمانی و پەروەردەی خۆیان و هەروەها لە ڕووی ئەداکردنی ئەم وەزیفە گرنگە تاوەکو ئینشاءالله سوودی گەورەتر بە خەڵکی کوردستانی خۆشەویستمان بگەێنین.